بەناوی خوای بەخشندە و میرەبان خۆشەویستان و ئایزان لە هەر جێگایەکان سڵاو و ڕەحمەتی خوای گەورەتان لێبێت. من ئیبراهیم زیادم پێ خۆشحاڵم جارێکی دیکە لە پرۆگرامی مایکی پێیام بە خزمەتیەوەی ئایز و خۆشەوی شادە بووە. ماشەڵڵا خەڵکی هەولێر بە جۆش و خڕۆشەوە هاتوون بۆ بەرزڕاگرتنی یادی لەدایکبوونی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. سلام باشی باشی صحت کوا باشی سلامت بی. جا خەڵک لێران بۆ ئەوەی خۆشەویستی خۆیان بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەرببڕن. جا من دەچمە لای بەشێ لە وڵاتیان و لێیان دەپرسم چەند دڵخۆشن چەند کەیف خۆشن کەوا ئەمڕۆ یادی لەدایکبوونی پێغەمبەری خوا دەکەنەوە صلی الله عليه وسلم. لە پاڵەوەدا چەندە گرینگە ئێمە پێغەمبەری خوا بکەینە پێشەنگی ژیانمان لە هەموو بوارەکانی ژیان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێشەنگ بووە. جا ئێوە لەگەڵمان نابن من سەرنج و تێڕوانی بەشێک لە وڵاتیاتان بۆ دەگوازمەوە بیسەر و بینەرمان پێغەمبەرمانە ئەو پێغەمبەرەی کە ڕەهبەرمانە ئیمڕۆ مەولودی پێغەمبەرمانە ئەو پێغەمبەرەی کە ڕەهبەرمانە هەر لە ڕۆژن هاڵات هەتا ڕۆژاوە شێرەی ئەم دینەی یا هەڵکێراوە هەر لە ڕۆژن هاڵات هەتا ڕۆژاوە شێرەی ئەم دینەی یا هەڵکێراوە ئەگەر دینە. السلام علیکم. عليكم السلام ورحمة الله وبركاته. چۆن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بکەینە پێشەنگی ژیانی خۆمان؟ پێغەمبەر عليه الصلاة والسلام لە هەموو کاروبارەکانی خۆماندا لە ژیانی خۆماندا دەبیتە پێشەنگ لەبەرەوەی پێغەمبەر عليه الصلاة والسلام لە بەرزترین ئەخلاقدا بووە وەکو خوای گەورە دەفەرمێتن مدحی پێغەمبەرەکە عليه الصلاة والسلام لە قورئاندا کا فەرمێ ما أرسلناك إلا رحمة للعالمين ئەفەرمێ ئەتومان نەناردە ئیلا بە ڕەحمەت نەبی لە بۆ هەموو جیهانیان کە خدای تەعالا فەرمی ڕەحمەت کەواتە علەما فەرمون کە پێغەمبەر صلی الله علیه و سلم هاتیە بە ڕەحمەت نەک ئیلا لە بۆ مرۆڤاتی تەنانەت لە بۆ هەموو جیهان و دار و بەرد و مەخلوقاتیش پێغەمبەر عليه الصلاة والسلام بە ڕەحمەت هاتێ لەوە. جا لە ژیانی ڕۆژانەماندا کە پێغەمبەر صلی الله علیه و سلم لە بەرزترین ئەخلاقدا بووە لە هەموو ڕوویەکەوە لە هەر ڕوویەکەوە هاتوو سەیری پێغەمبەرەکە عليه الصلاة والسلام ئەوە پێشەنگە لە بۆمە لە جوانی گەورەی ئەخلاقی پێغەمبەر عليه الصلاة والسلام. چۆن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بکەینە پێشەنگی ژیانمان؟ لەسەر سەر و لەسەر چاوان ئەوەلەن دوای هەرچەند مەختی بکەی و هەرچەند یادی بکەی و هەرکەمە وەیە خۆشەویستی خۆمان سەتان سەد لۆی دەردەبڕین سەتان سەد هەتاکو ژیانم مابی هەموو ڕوح و مار و سەرۆت و سامانم بە قوربانی دەکەم. چەند پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خۆش دەوێت؟ سەتان سەد زۆر خۆش سەتان سەد ڕۆژانە چەند سەڵاوەتی لەسەر واللهی بێعیساب بێعیساب. حەج و عومرەت کردیە؟ بەرێ لە خوای بەزیادی کاتێک با بڵێم چوویە لای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چ هەستەکەتە بوو؟ هیچ شتێکم لەبیر نەبوو تەنیا یادێوی هیچ شتێکم لەبیر نەبوو. ئارە وەڵا سەتان سەد 2005 لەوێ نوێ بووە. بەڕاستی زۆر وەسفی ناکرێت دڵخۆشی ئەوڕۆ ڕۆژێکی پیرۆزە بەڕاستی ئێمەی بسلمان دەبی ئەنجی خۆ دەربڕین لەو ڕۆژە خۆشە لە ڕۆژە پیرۆزەی کو زیاتر دەست بە ڕێبازی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بگرین. بەڕاستی مسلمانان دەبی لە هەموو کاتێک دەست بە ڕێبازی پێغەمبەر بگری چونە مەولد بڕین ئێستا پێویستە هەموو کات یادی پێغەمبەری بکاتێت سونەتی بکە نێژی فەرز بکە نێژی جەماعەت بکە و هەروها لەگە برادران ئاشتی و ئازادی بی ینی لێبوردە بی. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کەسێکی لێبوردە بوو؟ بەڵێ پێویستە ئەمەش لێبوردە بین ئەمەش چاولاوی بکەین. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نێژەکانی بە مەزبوطی دەکرد چەند مامەش ئەوە نێژەکانمان بە کۆمەڵ بە مەزبوطی بکەین. بەڕاستی پێغەمبەری خوای قودوە بوو ئینسانی مسلمان دەبی ڕاچاو و قودوەی بکە. زۆر دڵم خۆشە کە هاتیمە ئێرانە. زۆر دڵت خۆشە؟ بەڵێ. دەبزانم سرودێکمان پێشکەش بکە. ئەم کاروانە ڕاناوەستێ بۆ ڕێی ژیان ڕێگەدا بڕێ ئەم کاروانە ڕاناوەستێ بۆ ڕێی ژیان ڕێگەدا بڕێ سەدای حەق و خوداویستین دوورین لە ژینی خۆوی
خۆویستی مەشغەڵێکین دوو لە سیستین سەدای حەق و خوداویستین دوورین لە ژینی خۆویستی مەشغەڵێکین دوو لە سیستین بنارە و بەرماڵ و دەستمرد ساکی دەتا بۆ تەحاق بێ بنارە و بەرماڵ و دەستمرد ساکی دەتا بۆ تەحاق بێ بڵێسمەی چەسما غەیڕابوون هاوارێکە لە نێو دەروون تا حوکمی خوددا دێتە بوون بڵێسمەی چەسما غەیڕابوون هاوارێکە لە نێو دەروون تا حوکمی خوددا دێتە بوون هەسەر کەوتوبی چۆن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بکەینە پێشەنگی ژیانی خۆمان صلی الله عليه وسلم والله بە ئەخلاق و بە خۆڕەوشتی جوان وەکو لە دایکی ئیماندارانیان پرسی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەخلاقی چۆن بوو کانە كخلقه القرآن پێغەمبەر صلی الله عليه وسلم قورئانێک بووە بە عەمەلی نەک برێ بە قەرەباڕغی و بە هاتووە ئینسان دەبێت سونەتەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە خۆی ڕازی بکات سونەتەکانی زیندی بکاتەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم هەموو خۆڕەوشت و ئەخلاقی وما ئەرسەلناکە إلا رحمة للعالمين پێغەمبەر صلی الله عليه وسلم لە باشترین و لە بەرزترین ئەخلاق بووە چۆن بتوانین نەرمونیانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە خۆماندا بێنینەدی والله پێغەمبەر صلی الله عليه وسلم لە هەموو کاتێک لە هەموو کایەکانی پایەکانی ژیان لێبوردە بووە ڕەسوولی خوا سڵاو لە تۆ حەبیبی خوا سڵاو لە تۆ خۆشەویستی خوا چەندێک خۆشە و ڕاتێرە چی زۆر خۆشە زۆر خۆشە پێم بڵێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ناوی چ بوو دەزانی بابی ناوی چ بووە بابی ناوی عەبدوڵڵا بوو بابی ناوی عەبدوڵڵا بوو داچش ناوی ئامینە بوو ئەی ئافەرین تەمە درێژ بی ئینشاڵڵا ئەگەر دیناکەی وا چاک نەبووایە چۆن ئەم براوەی داخستاکایە ئەگەر دیناکەی وا چاک نەبووایە چۆن ئەم براوەی داخستاکایە ئیمڕۆ مەولودی پێغەمبەرمانە ئەو پێغەمبەرەی کە ڕەهبەرمانە سلام علیکم عليكم السلام ورحمة الله ئەحواڵ باشی سلامت زۆر سپاس بزانم ئەمڕۆ چەند دڵخۆشی کە لە یاد لەدایکبوونی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئامادەی سەرەتا زۆر سوپاسان دەکەم بە ناوی خوای گەورە میرەبان درود و سڵاو بڕژێ بەسەر جانی پاش پێغەمبەر و شوێن و شوێنکەوتوانی تا ڕۆژی دوایی بەڕاستی زۆر دڵخۆشین بەڕاستی خەڵکی هەولێر بە تایبەتی کوردستان بەگشتی ئەو یادە ساڵانە دەکەنەوە یادێکی پیرۆزە بەڵام زۆر گرنگە لەم یادەدا کردار و سیفەت و ڕەوشتەکانی پێغەمبەرمان درودی خوای لێبێ ڕۆژانە لە کارمان جێبەجێ بکەین چۆن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بکەینە پێشەنگی ژیانمان پێشەنگ بوون لە ژیانی پێغەمبەر صلی الله عليه وسلم بەوەی دابی کردارەکان لە خۆمان جێبەجێکەین هەمومان دەزانین کە پێغەمبەر درودی خوای لێ بکە هاتە سەر دنیا یەکەم کاری ئەو بکە دژی ستەم بوەستێتەوە و دواتریش دژی ئەوەی بکە هەر کەسێک ستەمی لێ بکرێتن بۆ یەکەم هەنگاوی ئەوە بکە دژی ستەم بتون پشتی ستەمکارانی کرد بۆی لێستادا زۆر گرنگە ئەم ڕێبازە زیندوو بکەینەوە بە تایبەت لەم قۆناغەدا کە زوڵم و ستەم باڵی کێشاوە بەسەر جیان و کوردستانیش بە تایبەتی کەواتە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دژی ستەمکاران بووە دژی ئەو کەسانە بووە کە غەدریان لە خەڵکی هەژار و نەدار و بێدەسەڵات کرد بێگومان بۆیە پێویستە لەم یادانە دەبیکەنە وێزگەیەکی گرنگ بۆ بەخۆداچنەوە و ئەمانە بکەینە هەنگاوێکی سەرەتا بۆی دژی ستەم بۆسینەوە سلام علیکم عليكم السلام ورحمة الله وبركاته بزانم چۆن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بکەینە پێشەنگی ژیانمان سەرەتا درود و سڵاو و سلام بۆ پێغەمبەری خوا لەم ڕۆژە پیرۆزەدا بەڵێن دوو پات دەکەینەوە کە هەمومان شەکەوتە پێغەمبەری خوا بین بەدەم بانگەواز و فەرمودەکاریەوە بین انشاءالله پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە هەموو وێزگەکانی ژیان پێشەنگمانە با بێمە سەر ئەوەی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چۆن بووە لەگەڵ دراوسێکانی چۆن مامەڵەی کردووە هەوسکەوتی چۆن بووە پێغەمبەر درودی خوا لێبێت لەگەڵ هەموو کەسێک لەگەڵ هاوسێ لەگەڵ کەسوکارەکەی لەگەڵ دەوروبەرەکەی لەو پەڕی پێشەنگیدا بووە لە هەموو بوارێکدا پێشەنگ بۆ بەڕاستی چەندێک یارمەتی خەڵکی داوە کاری خەڵکی بێگومان لە هەموو بوارێک یارمەتی خەڵکی داوە ئەوەی دەتوانێت پێغەمبەر دا بووە هەموو دەم یارمەتی دەرێک کەسێک بووە هەموو کەسێک بووە
ئەمڕۆ چەند پێویستە بەڵێن بە پێغەمبەری خوا بدەین صلی الله عليه وسلم زیاتر و زۆرتر دەست بە سونەتەکەیەوە بگرین. بەڕاستی لەو ڕۆژەدا پێویستە هەمومان شوێنکەوتوی فەرمودەکانی پێغەمبەری خوا بین، ئاگادار بین کە ڕێشوێنەکان چی ڕاستەوە چی دروستە، هەڵێکی جدی بدەین کە شوێنکەوتوی فەرمودەکانی پێغەمبەری خوا بین. بابزانم چۆن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بکەینە پێشەنجی ژیانمان. سەرەتا بەخێر بن، سواس پیرۆزبایی یادی لەدایک بوونی فەخری کائینات بە هەموو مسلمانانی جیهان و کوردستان و هەولێر بە تایبەتی دەکەم. خۆی ڕنگدانەوەی کار و کردەوەکان کەمە ناتوانین بڵین دەتوانین کار و کردەوەکانی پێغەمبەری خوددا صلی الله علیه وسلم لە ژیانی ئێمەدا ڕنگ بداتەوە، ناتوانین وەک ئەو بین، وەک سەحابەکان بین، بەڵام ڕنگدانەوەی کردەوەکانیان دیسان لە ئێمەدا ڕەوشبەرزی ئینسانی مسلمان دەسەرمێنیتن. باسی ڕەوشبەرزیت کرد، چەند گرینگە ئێمە هەوڵ بدەین زۆر زیاتر ڕەوشتمان لە پێغەمبەری خوا بچی صلی الله علیه وسلم بە ڕەوشت بین، منداڵەکان فێری ڕەوشتی جوان بکەین، فێری ئاکاری بەرزیان بکەین. بەڵێ ئاداب خوێندن و دیراستکردنی ئادابی مسلمان ئەوەیە کە بتوانیتن لەسەر ڕێیەکی ڕاست بەردەوام بڕۆی و هەوڵ بدەی گەنجەکانی ئەو سەردەمە بەلا ڕێدا نەچن و بیانێنەوە سەر ڕێگەی ڕاست و لەسەر سنەت و ڕەوشتی پێغەمبەری صلی الله علیه وسلم و لەسەر ئەهلی ببنە ئەهلی کتاب و سنە لەوەی ئینسانی چاک و ئینسانی ڕەوشبەرزیان لێ دەربچیتن و یادکردنەوەی ئەو ڕۆژانەش لە بۆ گەنجەکان بە تایبەتی شتێکی زۆر مهمە گرنگە لەبەرەوەی دەتوانی ئیمان لە دڵیاندا بچەسبێتن، دەتوانی هەندێک بیری و هۆشیان بچەوە لای ذکری خوددا و یادکردنەوەی خوددا. سڵاوەتێکمان لەبوو لێدا. اللهم صل على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد. بابزانم چۆن خۆشەویستیمان بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەرببڕین؟ والله وەکو ئەمە خەڵکی شاری هەولێر یعنی بە بەردەوام هەموو ساڵی ئەو یادەکرایتەوە، من منداڵ بوویمە یعنی ئەو یادە بەردەوام کرایتەوە و ئینشاءڵڵا بەردەوامیش دەبیتن. محەممەد صلی الله عليه وسلم یعنی ئەوەیە یعنی ئەمە هەستی خۆشەویستی خۆمان لۆ دەربڕین زیاد لە حەد، یعنی مقەسریشی زۆریش بەرامبەری، بەڵام هەر کۆچی بی شتەشی دەکەین. بابزانم پێشتر کوو بوو ئەوی لەبیر؟ وەڵات جاران تا حەدێک فەرقی هەبوو وانە بوو، یعنی ئەو تەزەخمی زیادەوە نەبوو لە مزگەوتەکان ئیتر دەچوین لەگە باوکمان دادەنیشتین لەوێ شیرنیان تەوزیع دەکرد، یاخود دوایە دەهاتی ئەو مەتاعیمانەی ئیرکانە بورهان و قەڵع و ئەوە کەباب و شتوات تەوزیع دەکرا بە خۆڕایی، خەڵک دەیانگۆ فەرمونون بە زۆر دەیانگرتی دەیان بردە ژوورێ دەیانگوت فەرمونون نانیان تەوزیع دەکرد. ئێستاش بەردەوامە باشە شیرنی تەوزیع دەکرێ و. سەلام عەلیکم. بەسەلام ڕەحمەتوڵڵاه. دەبینم هاتی و بازار و خۆت گۆڕیە و منداڵەکانت تێناوە، چەند دڵخۆشی؟ والله زۆر دڵخۆش بەو بۆنەیە، بۆنی یادی پێغەمبەر محەممەد صلی الله علیه وسلم یاد دەکەنەوە، بە تایبەت شاری هەولێر شاری ڕەسەنە بۆ یادکردنەوەی ئەو مەولودە. پیرۆزبایی خۆمان ڕاستەی گەڵی هەولێر دەکەم و گەڵ مسلمانان دەکەم و زۆر سپاس دەکەم بەخێر بن سەر چاومانی بتەسێ. چۆن پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بکەینە پێشەنجی ژیانمان، چاو لەو بکەین لە هەموو گوارەکانی ژیان؟ پێغەمبەر صلی الله علیه وسلم دستورێکی ژیانە، دستورێکی ژیانە، ئەوەی پەیوەندی بەو دستورەی بی ڕاست بێگومان سەرکەوتوو دەبێت، سەرکەوتوو بی بێگومانەوەیش گومانتیدا نییە، یعنی هەموو سلبیاتی رانی بەس ئیجابیە، هەموو ئیجابیە، گشتی سلبەکانی ئیجابیە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم باش بووە لەگەڵ خزم و کەسی، لەگەڵ منداڵی، لەگەڵ هاوسەری، لەگەڵ با بڵێم منداڵەکانی بە شێوەیەکی گشتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ڕەحمەت بووە بۆ تەواوی مرۆڤایەتی. چەند گرینگە ئێمە باش بین لەگەڵ خەڵک، سوکەوتمان باش بێ، چاک بێ، ینی هەوڵ بدەین خۆشەویستی خەڵک بەدەست بێنین. هیوادارم داک و باب و سەیری ئەو ژیان نامەی پێغەمبەر صلی الله علیه وسلم بکەن، ژیان نامەیەکی مەزبوطە دیارە، وەک خۆر ئەوها دیارە. والله داک و باب فەرزە ناڵەکانیان تێبگەینن، ئەوە ڕێی ڕاستە، ئەوە ڕێی سنەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم، ئەوەی ئەو ڕێگایە بگریتن، بە تایبەت ناڵەکانمان هەقوێت بدای سەیری داک و بابیان بکەن، سەیری بستە مزگەوت ئەلەکە دایمەن باسی ژیان نامەی پێغەمبەر صلی الله علیه وسلم دەکەن، ئەو دەورانە دەکرێتەوە بۆم ناڵەکانە لە مزگەوتەکان دەکرێتەوە. مامۆستا سەلام عەلیکم. وعلیکم السلام ورحمة الله بخیر بن یاخوا. مامۆستا بابزانم چۆن پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بکەینە پێشەنجی ژیانمان، چاو لەو بکەین بۆی سەرکەوتوو بین هەم لە دنیا هەم لە دوا ڕۆژدا. خوای گەورە لە قورئانی پیرۆز دەفەرمێ ولكم في رسول الله أسوة حسنة.
بۆ ئێوە هەیە لە پێغەمبەری خوادا پێشەنجی ڕابەرایەتی پێشەوایەتی بۆیە هەموو کەسێک دەبێت تەماشای پێغەمبەری خوا بکە صلی الله عليه و آله وسلم دەستەروی هەمویانەوە دەستەڵاتداران دەبی وەکو پێغەمبەری خوا دەم پاک و داوێن پاک و دڵ پاک بن و دەبی عەدالەت بەرپا بکەن و هەروەها ئەوانەی کە سەرۆ خێزانن دەبی لەگەر خێزانن لەگە کچەکانن لەگە کوڕەکانن دارپەرۆر و چاک و باش بن وەکو پێغەمبەری خوا بن صلی الله عليه و آله وسلم و هەروەها دەبێ ئافرەت چۆن پێغەمبەری خوا تەوزیهی داوە ئەوە لەگە پیاوەکەی باش بی دەبی منداڵ ئەولاد چۆن پێغەمبەری خوا تەوزیهی دایتێ ئەوها لەگە داک و باوی باش بی و هەروەها دەبی داک و باب چۆن پێغەمبەری خوا تەوزیهی دایتێ ئەوها لەگە منداڵەکان وەژی کەواتە هەموو مجتەمع و کۆمەلگا دەبی بەگشتی چاو لە پێغەمبەری خوا بکەن صلی الله عليه و آله وسلم چونکە دەربڕینی خۆشەویستە بۆ پێغەمبەری خوا هەبەسمان نییە ئەبێ بەکردەوە بی هەموو قورئانی پیرۆز بخوینەوە فەرمی ئامەنوا وعەمیلوا واتەسی واتە ئیمان بێنن و کردەوەش بکەن چونکە ئیمان بێکردەوە هیچ کەرچینیە کردەوەش بە ئیمان هیچ کەرچینیە هاوتای یەکترە ڕەشما سار بە کوردی پێم بڵێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم چەندێک گوێر بووە چەند ئازا بووە یعنی مسلمانان چەند پێویستە بەرامبەر نەحەقی بەرامبەر زوڵم دەنگ هەڵبەرن دەنجیان نەبی بوێر بن ئازا بن جا پێغەمبەر صلی الله عليه وسلم لە هەموو شتێکی لە پێشەوە بووە لە ئەخلاقەوە خوای گەورە دەفەرمێ وإنك لعلى خلق عظيم يعني أي محمد صلى الله عليه وسلم تۆ لە سەروی ئەخلاقەکانی يعني نەک لە ئەخلاق لە سەروی ئەخلاقەکانی و جارێکیان لە شاری مەدینە ڕەمبەشتێکی زۆر گەورە هات ئیتر خەرکی شاری مەدینە ترسا ویستیان بچن بزانم چییە بە تەمامە نوێنەرێکی بنێرن تەماشاراکەن وا پێغەمبەر صلی الله عليه وسلم لەو سەری دەگەڕێتەوە فەرمی بگەڕێنەوە ویستن لە گەورە تاقیبیم کردیا یعنی پێغەمبەری خوا لە غیرەتدا لە هەموو شتێکی لە پێشەوە بووە بۆیە خەرک و جەماوەر و هەموو کەس دەبێ وەکو پێغەمبەری خوا جورئەتی هەبی بەرامبەری زوڵم بێ زوڵم بەرامبەر عەدالەت بێ عەدالەت بەرامبەری چاکە بێ چاکە بەرامبەر خراپەش بێ خراپە امرو مولودی پیغمبر مانا او پیغمبری رهبر مانا هر لا روزن حالات هذا روجاوا شيري امديني يا اللهم صل على محمد وعلى آله وصحبه وسلم اللهم صل على حبيبنا محمد وعلى آله وصحبه وسلم اللهم صل على شفيعنا محمد وعلى آله وصحبه وسلم ما بك يا مدح يا رسول خواجان دعاء ما بك يا قبول لا حشر دايانا يا بن ملول مالول نبي لا يا قيامتي إن شاء الله بتينا جنتي سيدي عايا لا يمصال وآيات لا قلت ما يا عايا بدي فقير زقري خدايانا كاي لبير روجك دادي دايا كويجير سيدي عايا لا يم صلوات سلامي خواتان لبي سلامي خوال لسر حمو ملتي كربة بتابتي اوي برز وخوشويست السلام عليكم وعليكم السلام ورحمة الله وبركاته شلون پیغمبری خوا صلى الله عليه وسلم كينا پیشنجی جان بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه ومن والاه سرتا بخير عدني جناب تانا كاين لو پخش کردنی او مدرسه مبارکه و پرخيره والله ابراهيم مسلمان پیوسته لسر هر همومان اما یکمین زار پیغمبر ما صلی الله علیه وسلم له همو کس زیاتر خوش بوي چونکه پیغمبر صلی الله علیه وسلم افرمیتن لا يؤمن احدكم حتى اكون احب اليه من ولده ووالده والناس اجمعين پیغمبر صلی الله علیه وسلم افرمیتن پیوسته یکمین زار ايوا امنو لا اولاد كانوا ولدك بابي خو ولا هم كسر زياتر خوش تربيه او جا اما اتوانين باطاعه وبجيرايلي پیغمبر صلى الله عليه وسلم بقين بهمشتك هم للدنيا وهم للقيامة هرتي تبتوي بس خوش پیغمبر صلى الله عليه وسلم للا بي اتواني بهمم رازه كانت بقين
السلام عليكم. عليكم السلام ورحمة الله وبركاته. بابزان وەکو گەنجێک چەند دڵخۆشی لە یادی لەدایکبوونی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئامادەی. سەرەتا دەڵێم اللهم صل على محمد يا ربي صل عليه وسلم. بەخێراتنێوە دەکەم و زۆر دڵخۆشم کەوا هەموو ساڵێک دەبینم شاری هەولێر ساڵ بە ساڵ یادی پێغەمبەری ئازیز پێغەمبەری نازدەمان عەلەیهی سەلام بە گەورەتر دەکاتەوە و خەڵکەکی زۆر دێن بە تایبەت سەردانی شاری هەولێرەکەن بۆ بینینی ئەو یادە پیرۆزە کە دێی لە شاری هەولێر تەماشا دەکەی ئەو دەزانی دین و دیانەت و ئیسلامەتی لەو شارە چەند بەقەوەتە و پیرۆز بێت ئەو یادە گەورەیە لە سەرجەم مسلمانان و لە سەرجەم عالم. چۆن پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کێنە پێشەنجی ژیانمان چاو لەو بکەین لە هەڵسوکەوتی لە ڕەفتاری لە مامەڵەکردنی چۆن بۆ ئێمەش وەکو ئەو بین یعنی تەماشای ژیان و سیرەتی وی بکەین و چاو لەو بکەین. طبعا نەسیحەت لە بۆ خۆم و هەموو گەنجان نەک ئەمن نەسیحەت بکەم یان لە نەسیحەتی خەڵک بکەم بۆ خۆشم دەبی چاو لە حەدیثەکانی بکەی ببینی کەوا پێغەمبەری ئازیز چی کردو چی نەکرد چکە هەر کەسێک لە سەر ڕێباسی و ڕێچکەی پێغەمبەر صلی الله علیه وسلم بڕوە ئەبەدەن تووشی هیچ شتێک نابێت تووشی هیچ غەڵەتێک نابێت و لای خوای گەورەش سەربەرزی دنیا ئەو قیامەتەشە بێ و نەسیحەتم وایە شوێنکەوتووی حەدیثەکان و بەردەوام سەڵاوات بدەن لە پێغەمبەری ئازیز. چۆن پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بکەینە پێشەنجی ژیان؟ پێغەمبەری خوا بەخۆی لە هەر هەموو شتێکی پێشەنگ بووە و ئەمە دەبی پێغەمبەرمان بکەینە قودوەمان لە بۆ ئەوەی کە ئەمە ژیانمان خۆشتر بی و وەکو ژیانش پێغەمبەرانی بژین و هەروەها ئێمە وەکو ڕێکخراوی قوتابیان لەبەر ئەوەی ویسمان ئەو خەڵکەش وەکو پێغەمبەر صلی الله علیه وسلم بژی و شارەزای ژیانەکەی بی هەڵسەین بەکردنەوەی پرۆژەی لە خزمەت خۆشەویست و سەروەرمان کە لەو پرۆژەیەدا چەند پرسیارێکمان هینایە نزیکەی 22 پرسیارمان هینایە لەبارەی ژیانی پێغەمبەر صلی الله علیه وسلم و ئەو قەڕەبارخەیمان هەڵقۆستۆ لەبەوەی کە ئەمە ژیانی پێغەمبەر صلی الله علیه وسلم بڵاوکەین و بە خەڵکی بناسین و زیاتر شارەزام لە ژیانی پێغەمبەر صلی الله علیه وسلم بین. بەڵێ خۆشەویستان و ئازیزان ئەو پڕوشەرەی یان با بڵێم ئەوەی کە ئامادەکراوە لەلایەن ڕێکخراوی قوتابیانەوە ئەوەیە کۆمەڵێک پرسیار دەربارەی ژیانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەیدەن بە وڵاتیان کە خەڵک لێرەیە بۆ ئەوەی زیاتر ئاشنای ژیانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم و پێغەمبەر بکاتە پێشەنجی ژیانی بکاتە قودوەی ژیانی چاو لەو بکات. جا ئەمە پرۆژەیەکی زۆر جوانە ئەم قەرەباڕقی و جۆش و خرۆشەی هاوڵاتیانیان قۆستۆتەوە بۆ ئەوەی خەڵک زیاتر ئاشنای ژیانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله وبركاته. خواڵتان باشن. ئەزار شکر لە خوای گەورە. باش بن. بابزانم چۆن خۆشەویستی خۆمان بۆ پێغەمبەری خۆشەویست صلی الله علیه وسلم دەرببڕین. پێشەچی بەناوی خوای گەورە میێرەبان پیرۆزبایی گەورە پیرۆزبایەکی زۆر خۆشەویست و ئیمانی بۆ خەڵکی هەولێر و بۆ خەڵکی کوردستان دەکەم. لەم ڕۆژە پیرۆزە کە فەخری کاینات بەوەلەد بووە جیهانی مرۆڤایەتی ڕزگار کردیە لە هەموو شوێنێک و لە هەموو شتێک. ئەم ڕۆژە وەکو بڵێن ئەحدەکە پەیمانەکە دەمێ ئێمە نوێی کەینەوە لەسەر ئیمان لەسەر برایەتی لەسەر پێکەوە ژیان لەسەر خۆشەویستی و محەبەت. زۆر باشە. چۆن پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بکەینە پێشەنجی ژیانمان چاو لەو بکەین لە هەموو بوارەکان. پێشەچی پێغەمبەرمان خۆشەویست صلی الله علیه وسلم خۆی قودوەک بووە ئێمە دەبێت لەسەر ئەو سونەتی ئەو قودوەیە بڕۆین. خۆی هەموو شتێک بووە خوا سوبحانە تەعالە وهای دروستی کردووە کە ئێمە دەبی ڕاچاوی سونەتەکان بکەین ڕاچاوی قورآنی پیرۆز پێنجە سونەتەکان بکەین. ئینسان کە زەمیری هەبوو پێش ئیسلام دەبی شتێکە بی پێش ئیمان دەبی ئینسان ئەخلاقیە بی. خۆشەویستمان پێغەمبەر صلی الله علیه وسلم یەکەم ئینسان بووە کە لە خۆشەویستیان کە یاوەرەکانی ئەبوبەکر سیدیق و عوسمان و عومەر و هەموو یاوەرەکانی کانی خولەفای ڕاشدەکانی لەبەر ئەخلاق خۆشەویستەکە و ئەخلاق نازدارەکە ئیمانیان پێینا کەوازانێ ئەو زاتەچ ئەوەندە گەورە پیرۆزە. پێش ئیسلام پێش هەموو شتێک ئینسان کە ڕەوشتی هەبوو زەمیری هەبوو ڕەوشتی هەبوو ئەو ئینسانە هەموو شتێکە. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله وبركاته. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پێشەنگە بۆ ئێمە موسڵمان ئێمە چۆن زیاتر چاو لەو پێغەمبەرە بکەین و چۆن زیاتر دەست بە سونەتەکانەوە بگرین. بە ڕۆژی لەدایکبوونی پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سەڵات وەسەلام و لەو ڕۆژە مبارەکە
پیرۆزبایی لە تەواوی مسلمانان دەکەین و هیوادارین خوای پەروەردیگار بیکاتەمای خێر و بەرەکەت بۆ تەواوی گۆی سەرزەوی و خوای پەروەردیگار دەفەرمێت لقد كان لكم في رسول الله أسوة حسنة لمن كان يرجو الله واليوم الآخر. پێغەمبەری خوا سەڵات و سەلامی خوا لەسەر باشترین قودوە و مامۆستایە کە ئینسان دەستی پێوە بگریت و جوانترین یادێکیش کە ئێمە یادی ئەو پێغەمبەرە خۆشەویستەمان بکەینەوە ئەوەیە کە سونەتەکانی ئەو پێغەمبەری خوا زیندوو بکەینەوە بەتایبەتی کە ئێمە لەو سەردەمەی کە تێیدا دەژین سەردەمی فەساد خراپەکاری هەموو جومگەکانی گرتوتەوە چۆن بتوانین ڕێبازی ئەو زیندوو بکەینەوە و سونەتەکانی ئەو ئەجر و پاداشتەکە لەوەیدایە کە پێغەمبەری خوا دەفەرمێ سەڵات و سەلامی خوا لەسەر بێ من تمسك بسنتي عند فساد أمتي فله أجر شهيد. هر کەسێک دەست بە سنەتی منەوە بگرێت لە کاتێکدا خەڵک فاسید بووە خراپ بووە ئەجر و پاداشتی شەهیدی هەیە میعەتە شەهید. بۆیە زۆر گرنگە باشترین شت بۆ ئێمەی مسلمان ئەوەی کە ڕێبازی زیندوو بکەینەوە سنەتەکانی ئەو زیندوو بکەینەوە و بیکەین بەسەر مەشقی خۆمان. پێغەمبەری خوا لە ڕووی حکمڕانیەتیدا بۆ حاکم و دەسەڵاتدارەکان اقتدا بەو بکەن لەوەی دادپەروەری و عەدالەتی بەرپا کرد چونکە لەدایکبوونی پێغەمبەری خوا واتە لەدایکبوونی عەدالەت واتە لەدایکبوونی دادپەروەری واتە نەمانی زوڵم ستەم غەدر خیانەت هەموو ئەو شتانە واتە لاپەڕەیەکی نوێ هەڵدەینەوە لە ژیانی خۆماندا. بۆیە پێویستە ئێمە ساڵانە لە ڕۆژووی لەدایکبوونی پێغەمبەری سەروەرمان ینی بەڵێنێک بدەین بەخوا و بە پێغەمبەری خۆشەویستمان کە بەردەوام بین لەسەر ڕێبازەکەی بە پێغەمبەری خواوە گەورە دەبین کە ئێمە ئێستا باسی پێغەمبەری خوا ئەکەین. پێغەمبەری خوا بۆ خۆی گەورەیە لەقەد ڕەفعنا خوای پەروەردیگار بەرزی کردووە وەڕەفعنا لەکە عن ذیکریکە یعنی هەر کاتێک ئینسان باسی ئەو پێغەمبەری خوا ئەکات بەڕاستی هەست بە گەورەی خۆی دەکات پێ گەورە دەبێت پێ گەورە دەبین. بۆیە پێویستە ئێمە دەست بە ڕێبازی ئەو بگرین بۆی سەربەرز بین هەم لە دنیا و هەم لە قیامەتیش. پیرۆزبایەکی زۆر گەرم لە خەڵکی کوردستان دەکەین ئەو ڕۆیادەکی زۆر پیرۆزە بە تایبەتی هەولێر جیاواز لە هەموو شارەکانی دنیا بەو شێوەیە دەکاتەوە. ئینشاڵڵا ئەو یادە دەبێتە هۆی خۆشی و دەستکەوتی زیاتر لە بۆ خەڵکی کوردستان. گرنگەوەی ئێمە هەمومان پێکەوە سوود لە پرەنسیپە جوانەکانی پێغەمبەر دوورودی خوای لەسەربی وەربگرین بۆی زیاتر خزمەتی مرۆڤایەتی بکەین. خەڵکی دەبینێن کاکشتوان بە جۆش و خرۆشەوە لێران ئێوە چەندێک بۆن منە هەوڵتاندا و خەڵک زیاتر وە بکات دەست بەم ئاینەوە بگرێت. ئەو ڕۆ جەنابی سەرۆک وەزیران بەشداری کرد ئێمە هەمومان حزبەکان ینی ئەوە خۆی لە خۆیدا هاندانە بۆی خەڵک زیاتر دەست پێوە بگریت. سلام علیکم چۆنی ئەوال باش چۆنیتان باشتان پێم خۆشە بزانم ئەمڕۆ هەستی جەنابتان چەند دڵخۆشن بەبوونەی یاد لەدایکبوونی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. بەنای خوای گەوری وراستە دەستخۆشیەوە دەکەم لە کار و سەرچمە دیبەکان تا ڕۆزام زۆرمان لە بەرەکەی مناسبەی بەڕاستی قەدە و ڕۆکە هاتەش زۆر خۆشمان هەیە هەر هەموو مسلمانێک یعنی بە ڕۆژی لەدایکبوونی پێغەمبەر سەلەم هەتا ماژە دەکەی خۆش و ڕۆژی ئەو خەڵکە ئەو هەموو ڕەنگە بەچینەوەوانە عنی هەرەوە خۆش بێ دەبەست یعنی ئێستا منداڵەمی نادرێ با بەوە چیە دەمیار دایکبوونی پێغەمبەرە یعنی ئەو یەک لە هۆکارێکی داعوە و بانگەواز و بینانەوە و خۆشەویستیە پێغەمبەر سەلەم یعنی ناساندنی تی بە خەڵکێکەمە بزانی پێشەوایەکمان هەیە سەروەرێکمان هەیە ئەوە یادی دەکەینەوە یاد لەدایکبوونی دەکەینەوە بەزای ئەو ڕۆکە گرنگ بی بۆ مسلمانان بەگشتی و بە تایبەتی شاری هەولێر یعنی ئەو ڕێ و ڕسمە هەست و سۆز و دڵخۆش دەبڕن بە زوانی زۆر ساکە بەس دوای بتوانن ئەو پاشەڕۆی یعنی پیس نەکرێ بازاڕەکە لەوەی ئیختا پێغەمبەر سەلەم خۆڕەویشتیان ئەخلاقیان ئێستا لە هەمویان پرسی دەرێت تەنەت دەو فەن ئیسلامە نەدیفون بەس دوای زۆر ناخۆشە ببینین بازار بە پیرسی بینی بازار بە ناخۆشی یعنی ئەوە ڕێک ناکاتەوە لەگەر ڕەوشت و هەرسوکەوت پێغەمبەر سەلەم لەگات بەعەکانی ئەو پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کەسێکی هەم نەرمونیان بوو هەم ڕووخۆش بووە چەند گرنگە ئێمە لەم بارودۆخە بە تایبەتی ڕوومان خۆش بێ یعنی لەگەڵ خەڵکی بەگشتی والله ئەزەوە پێغەمبەر سەلەم شەرمەشمانە وەلەکم فی ڕسوڵ ئوسوەتون حەسەنە بالفعل ئێستاکە هەست و خۆش دەربڕینە دەبی ڕەنگ داتەوە لە بابایەتی پێغەمبەر سەلەم چۆن بۆ لەگە مناڵەکانی لە سەرکردایەتی پێغەمبەر چۆن بۆ لەگە ڕەعیەتەکەی خۆی لە پێغەمبەر سەلەم چۆن بۆ لەگە جیرانەکەی پێغەمبەر چۆن بۆ لەگە سەحابە و هاوڕێیەکانی ئێمەش دەبی ئەو ڕەوا بکەین یعنی نیا ئەو خۆشەویستیەکە دەبڕین واجبەکەن ڕەنگدانەوە بانبی لە ژیانماندا یعنی کە دەرێن ئێقتدا پێغەمبەر سەلەم لە ڕێو شوێنی و ڕێبازی دەڕۆین بزانین ڕێو شوێن و ڕێبازیوی نەرمونیانی لێبوردەی خۆشەویستی چاکە خوازی بەتەگەوەچوون هەرچی سیفەتی جوانە لەوەکەوتە وەلەکم فی ڕسوڵ ئوسوەتون حەسەنە لە وەصفی پێغەمبەر سەلەم کاتی لاوی دەفرسێتن کانە قورئان و یەمشی عەلى الناس یعنی قورئانەشی بەدەستە بوو لەناو خەڵکی دەڕۆیشت
ئەحواڵتان باشن سەحەتان ئەمڕۆ بابزانم چۆنە لە بازار ئامادەن کاتێک دەبینین خەڵکێکی زۆر لە نێو بازارڕ بە زۆر شخرۆشەوە ئێوە تیمەکانتان لە نێو بازارن و دەبینم خۆشت لە نێو بازاری ئەم ئامادەبوونەتان لە پایسیە بەناوی خی گەورە بەخێر بن ئێمە هەموو ساڵێک لەم بۆنە پیرۆزەیە ئامادە باشێکی تاو دەکەین وەکو بەرگری شارستانی هەولێر وەتیمەکانمان لە ناو بازار بڵاوەکەینەوە ئەم ساڵیش حوتیمان لە ناو بازارە ئۆتۆمبیلەکانمان ناو بازار ئەفسەرەکانمان بۆ ڕووداوێکی نەخوازراویان ئاگرێک ڕووداوێک بێت ئێمە بۆی بە زووترین کات گەێنە شوێنی ڕوودا. ئێوە چۆن خۆشەویستی خۆتان بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەردەبن؟ وەڵا یادێکی پیرۆزە هیوادارین ئەم یادە ببێتە هۆی خۆشی و شادی بۆ هەموو تاوی کوردستان و ئەوەی هەیە نەمێنێت لە بینی ئەو هەموو لایەنەکان و هەموو ئەمە هەولێر بۆوە ناسرا بڕاستی بە شارێکی ئاشتی و ئاشتی خواز و ئەوانی لێرە بینی تەمەشاکە وەکو جەژنێک ئەمڕۆ ئیشەڵا ئەبێتە مای خێر و خۆشی بۆ کوردستان و پاسەم دەفرمێگە کارێکتان کرد بە جوانترین شێوە بیکەن چەند ئەوە لە ئیش و کارەکانی ئێوە ڕەنجی داوە؟ وەڵاهی ئێمە لە خوای گەورە بە زیاد بێ ینی ئێمە سەر ئەو هەموو قەیرانێک کە تووشمان بووە بە خۆتان ئاگادارن کارمەندانی ئێمە شەو ڕۆژ ینی لەسەر یەک بۆ دەقەیەکیش سار نەمردەوە لە کارەکانم بگرە ئەو فەسڵانی کە گەرماشە ئەرکمان زیاتر قورسە بێ بەزێمی گوێمان نەداوە بۆەوە ئەو کارانەی کە ئەشکرێت لە عێراق و لە ناوچەکە دەنگی داوەتەوە بەرگری شارستانی هەولێر ئەم ساڵ زۆرترین ڕووداوی گەورەی کۆنتترۆل کردووە لە کەمترین کاتە وەزەر و زیانێکی زۆر کەمیشمانە بووە بۆ سوپاس بخوای گەورە لە چاو ساڵانی تریشەوە ڕێژەی ڕووداوەکان تا 50 کەمی کردووە کە ئەمە دڵخۆشیە بۆ ئێمە بەڕاستی. بەڵای زان و خۆشەویستان ئەوەی کە گوێبیستی بوون قسەی بەشی لە وڵاتیانی شاری هەولێر بوو ئەوان هەموو جەخت لەسەرەوە دەکەنەوە پێویستە ئێمە لە ژیانی ڕۆژانەماندا چاو لە پێغەمبەری خوا بکەین صلی الله علیه و سلم. پێغەمبەری خوا زۆر حەقبێژ بووە زۆر ڕازگۆ بووە زۆر دەستپاک بووە داوێن پاک بووە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم خوای گەورە وەسفی دەکات دەڵێ ڕەحمەتە للعالەمین بووە. ئێمە دەبێت ڕەحمەت بین بۆ خەڵکی ئەگە بمانەوێت چاو لە پێغەمبەری خوا بکەین دەبێت سۆز و خۆشەویستیمان بۆ خەڵک هەبێ بە زەویمان بە خەڵکدا بێتەوە. ئێمە دەبێت خۆشەویستی لە دڵماندا بسێنین نەک ڕخمان لە ئەو خەڵکە بێتن یان بە جۆری لە جۆرەکان بێزاری خۆمان بەرامبەر خەڵکی دەبڕین بەڵکو لە یادی لەدایکبوونی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەبێت بەڵێن بدەین زیاتر و زۆرتر دەست بە ڕێبازی پێغەمبەری خوا بگرین صلی الله علیه و سلم. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم پێشەنگە بۆ ژیانمان بۆ ئێمەش دەبێت هەمومان چاو لەو بکەین تا پرۆگرامێکی دیکە هەمووتان بەخوای گەورە دەسپێرمە شاد و کامەران بن خواتان لەگەڵ.